لە بەرنامەی تەندروستی تلویزیۆنی کۆمەڵە سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتن. بەڕێزان، بە بەرنامەیەکی تری تەندروستی و هاتووینێتەوە خزمەتتان، بابەتێک کە بۆ ئەم جارە بۆ ئێوە عزیزان حازرمان کردووە لە ژێر سەردێڕی خەو و کاریگەریەکانی لەسەر دڵە. تاقیقاتی تازەکراوە کە ئەنجومەنی دڵی ئامریکا بە هاوکاری ئەنجومەنی ئاکادمیەکانی خەو کە تاقیقاتێکیان کردووە و تاقیقاتە لەسەر 23,000 کەس بوو گەیانە پەروەندەکانیان یان بەڕێزی کردووە. لەو 23,000 کەسیشە لە تەمەنی 2 ساڵ تا 79 ساڵیان تێبووە و گەیشتون بۆ نەتیجە کە خەو تەسیرێکی مستەقیم و حتا غێرە مستەقیمی هەیە لەسەر کارکرد و سڵامەتی دڵ. ئەو تاقیقاتەی کە کراوە زۆرتر زەختیان خستووەتە سەر ئەو نقطە کە ماوەی خەوە کەس کە تەسیرێکی مستەقیمی هەیە لەسەر سڵامەتی کارکردنی دڵ و کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ کارکردنی دڵە. هەروەها ئەم کەسانەیە کە تاقیقیان کردووە بۆ ئەوانەی کە لە تەمەنگەری جۆرا و جۆرن کاتی جۆرا و جۆریان دیاری کردووە، ئەوانەی کە تەمەنیان نەخواردووە یانە مناڵان ساعاتی خەوەکانیان درێژترە، هەرچی تەمەن بەرەو سەر ئەڕوا ئەو ساعاتی خەوە کۆڵترە ئەبێتەوە. ئەگەر هاوڕێ هاوکارم زەحمەت کێشێت و وێنەی ژمارە 1مان پێنیشان بدات، لەم وێنە تەمەنەکانی دیاری کردووە و هەروەها ئەو ماوە کە پێویستە ئەو کەسانە کە هان لەو تەمەنە بخەون یانێ کاتی خەویانە، هەروە کە ئەبینن بۆ ئەوانەیە کە لە کاتێکە لە دایکە بن تا 1 ساڵ 12 تا 16 ساعاتە لە 24 ساعاتە، 1 تا 2 ساڵ 14 ساعاتە، 3 تا 5 ساڵ 10 تا 13 ساعاتە، 6 بۆ 12 ساڵ 9 بۆ 12 ساعت و هەروەها 13 بۆ 18 ساڵ 8 ساعت، 19 بەرەو ژوور 7 بۆ 9 ساعتە. هەروە کە سەرنجەدەن بەتایبەت بۆ مناڵێکی کە 3 تا 5 ساڵە سەرنج بدەن تا 13 ساعت خەوی پێویستە، مناڵی 1 بۆ 2 ساڵ 11 ساعت تا 14 ساعت پێویستە بووی. ئەمە ئەو میزانە نۆرماڵەسە کە دیاریان کردووە. دیارە مقدارگەری تریش لە شوێنگەری ترە ئەنازەگەری تر، بەڵام ئەوە بەرچاو نییە ئەو تەغیرە هەیە. بۆ وێنە ئەگەر وێنەی ژمارە 2 سەرنج بدەین، ئەوە تقریبا زەمانگەرێکی زووتر بوو کە ئەو سەعاتیانە دیاری کردبوو هەر بە پێی تەمەنەکانە. ئەگەر بەراوردی ئەم دوو نمودارە بکەین، فەرقێکی بەرچاویان نییە. هەر ئەو کات و ساتە کە بۆ پێشتر خوێندمانە و هەر ئەوانەسە، بەڵام ئەوەی کە لە وێنەی ژمارە 1کە نیشانماندا ئاخرین و تازەترین دەستاوەردی ئەو کەسانەیە کە لەسەر ئەو خەو کاریگەریەکانی لەسەر دڵ تاقیقیان کردووە. هەروە کە شارم کرد ئەم تاقیقاتە لەسەر 23,000 کەس کە تەمەنیان لە نێوان 2 تا 79 ساڵانە بووە. ئەنجومەنی دڵی ئامریکا بە هاوکاری ئەنجومەن ئاکادمیەکانی خەو هەر لە ئامریکا پێکەوە ئەو تاقیقاتیانە کردووە. ئەوان متوەجی بوون کە جیا لە ڕژیمی غەزایەکی سالم و تەندروست و هەروەها جوڵەکردن یا فعالیەتی لەش خەویش ئەتوانێت تەسیرێکی شاید لەوان زۆرتریش یانە تەسیری مثبەتی لەوان زۆرتر بێت. ئەوان ئشارە و تاکیدیان کردووە کە 7 بۆ 9 ساعات خەو مەطلوبە بۆ گەورە ساڵان، وەک کەمتر لە 7 ساعات
ئەتوانێت مناسب نەوێت، میزانێکی کەمە. هەروە وتویانە لەو تاقیقاتە لەو ئامارە کە بەڕەسییان کردووە لەناو ئەو 23,000 کەسە حەمڵەگەر قەلبی یا سەکتەی قەلبی زۆرتر لەو کەسانە بووە کە کەمخەویان بووە. جیا لەمە پێشتر 7 عنسوری ئەسڵی 7 عنسوری سەرەکیان دیاری کردبوو کە ئەوانە دەورە بینن لە نەخۆشینەکانی دڵە، لە تەندروستی دڵە. بۆ ئەم جارە ئیعلامیان کرد کە ئیسەیەتر 8 عنسورە و ماوەی نووسن یا خەویشیان ئیزافە کردووە بەو 7 عنسورەکەی تر بۆ یاداوەری و بیرهێنانەوەی ئەوەی کە ئەو عنسورانە چین. یەکێکی ئەوەیە کە هەر ڕژیمی غەزایی یا جۆری خواردنەکان بوو، ئەوەی کە گۆشتی سوور تا ئەو جێگەیە کە جێگای هەیە خۆپاراستن لە خواردنی، بەڵکو کەڵکردن لە گۆشتی سپی وەکو گۆشتی مریشک یا گۆشتی ماسی، هەروەها سوێری. دووەمی شتێکە لەو 7 عنسورە بوو پێشتر کە ئیسە 8 عنسورە خەویشی پێ ئیزافە کرد، جوڵە و فعالیەتی لەش بوو کە هەرچی جوڵە و فعالیەتی لەش زۆرتر بێت، لەش کاراتر بێت، بەو میزانە نەخۆشینەکانی دڵ دێتە خوارەوە. هەروەها نیکوتین بوو کە ئەو عوارزەی کە سگار کێشانن لەسەر دڵ هەیەی. یەک مۆردی تریش بوو بەناو ئەوەی کە خۆیان BME پێژن، دیارە ئەوانی کە وەرزشکارن احتماڵن لەگەڵ ئەم وشە ئاشنابن، ئەوەی کە میزانی واقعی یا تەبیعی وەزن و ئەبێ چەندێ بێت، کە حتمما ئەگەر کات بوو لە ئاخری ئەم بەرنامە لەسەر ئەم میزانە، لەسەر ئەم ئەنازەگیریە حتمما چەند دقیقەیەکیش وەخت بینەرانمانەگرین. ئەو لەوانێتتر چاوریەکان بوون، چاوریەکانی خۆین کە ئەچی لەسەرەوە بن، تەسیرێکی منفیان هەیە لەسەر دڵ، عامڵێکن بۆ سەکتەکانی دڵ، سەکتەی مەغز. هەروە قەن خوێن بوو کە لە سەرەوبوونی قەنی خوێنی شارەتوانی مشکڵاتێک بۆ دڵ ئیزافەکات و فشاری خوێن بوو. ئەو 7 عامڵە بوو کە پێشتر بوو. ئیسە ئەم کەسانێک کە تاقیقیان کردەوە وتویانە بۆ دڵ ئەمڕۆیتر 8 عنسوری ئەسڵیە کە تەسیری ڕاستەوخۆی هەیە و خەویش یەکێ لەوانەسە کە ئەگەر کەسێک مشکڵی خەوی بێ، بێخەوی بێ، بێخەو یا کەم خەو بێت، ئەتوانێت تەسیرێکی منفی و نگاتیو لەسەر دڵ دابنێ. ئەمانیش لە درێژێ تاقیقاتەکەیانە شاریان کردووە کە واقعاً ئەنازەگیری کەیفیەت خەو مشکڵە، چونکە کەیفیەت خەو تحت تەسیر شرایطی قەرارەگرێ کە ئەو کەسە چەند جار لە شەو هەڵەسێ لە خەو، ئایا زەرەبانی دڵی لێدانی دڵی ئەڕوادە سەرەوە، یا ئەوەی کە کەسانێک هەن مشکڵاتی تریان هەیە وەک قەتعی تەنەفوس لە خەوە، ئاپنە کە ئاپنەی پێژن ئەوە هەیە. هەروە لەو تاقیقاتیشە ئشارەیان کردە کە شتێکی تەبیعیە کە لە نێوان 40 ساڵگی تا 5 ساڵگی کەیفیەت خەو تێتە خوارەوە. هەموو مرۆڤێک لە 40 بەرەو ژوور ساعتی خەوی دێتە خوارەوە، لە 50 بەرەو ژوور تقریباً حاڵەتێکی تەبیعی یا ڕیتمەکەی خۆی تێرتە و دەست. هەروە لە ئاخرەوە ئەوان ئیشارەیان کردووە کە کاتدانن بۆ سڵامەتی خۆی هەر ئینسانێک بۆی زۆر مهمە. ئەبێ ئەوە بزانن کە بێخەوی لە درێژ ماوە جیا لەوەی کە فشار خوێن یا تەسیری لەسەر کێش یا وەزنی بەدەن هەیە، هەروەها قەنی خوێن و دیابەت نەهایەتەنیش لەسەر دڵ مشکڵ دادێت. بەڵام ئەگەر بینە سەر باسێک کە بزانین بێخەوی لە چیۆتێت، واقعاً بێخەوی خۆی بێخەوی یا اختلالاتێک کە لە خەوە 100 جۆرە، لەو 100 جۆریشە
ئەوەی کە تەشخیص بدرگێ ئەم اختلالە کامێک لەو اختلال گەر خەوەسە کەمێ کاری ئەوانە کە لەگەڵ مێشکە سەر و کاریان هەیە لە کاری ڕەوان پزیشکەکانە کاری نۆرۆلۆژیستەکانە بەڵام یەکی لەو مشکڵاتەی کە لەم نزیکەی لە سەد زۆرترەکە لە اختلالاتی خەوی پێ ئەڵێن یەکێکی بێخەویە تعریفی کە بۆ بێخەوی ئەکردێ ئەوەیە کە ئەو میزان خەوە لازم میزانێکی کافی و لازم نییە. دیارە مشکڵاتەکەیش لە بێخەویە سێ جۆرە هەم ئەتوانێت کە مشکڵ لەوە بێ کە بە خەوچوونیانێ بەرەو نوستن چوونە. یەکێ لە مشکڵاتی تریش ئەوەیە کە لە خەومانە هەروەها مشکڵێک کە ئەوەی کە زووتر لە ئەو حەدەی کە ئەو کەسە گەرەیە لە خەو هەڵسێ یعنی ئەو مشکڵاتی کە لە بێخەویە هەیە هەر ئەم سێ دەسەس ئەوەیەکە بە مشکلە ئەڕواتە خەو یا لە خەوە ئەمێنێتەوە و هەروەها زووتر لەو کاتێک کە خۆی ویستویە لە خەو هەڵەسێ. دیارە جۆرەکانی بێخەویش سێ جۆرە. جۆرێکی هەیە کە خێرایە یانێ دێت و ئەڕوات. ئەم جۆرە بێخەویە معموڵەن لە یەک مانگ کەمترە خایێنێت. جۆرێتری هەیە کە کورتخایەنی پێڵێن یانە کورتخایەنە ماوەکەی ئەتوانێت 1 تا 6 مانگ درێژە بکێشێ و درێژخایەنیشە کە ئەگەر زیاتر لە 6 مانگ درێژە بکێشێت ئەوە پێڵێن درێژخایەنە. ئەگەر هاوڕێ هاوکارم میوێنەی ژمارە 5مان پێ نیشان بدات نیشانەگەری هەیە بێخەوی لەم وێنە تقریبا نیشانەکان نیشان درراوە. ئەوانەی کە بێخەون بە ناو ڕۆژە هەست بە ماندوویەتیەکەن بە درێژایی ڕۆژ ئەوان ئەحساس ماندوویەتیەکەن. دوای ئەوە تەمەرکوزیان زەعیفەوێت یانێ لەسەر کارەکانی کارێکە هەیەە دقەتێکی کافیە ناتوانێت بیان بێت لەسەر ئەو کارە بۆ ئەوەی ئەتوانێت تووشی حادیسە و سانحەیان کا وەکو تسادف وەمانە کە ئەویشە هەر وەکودانێت لە نیشانەکانی بێخەویە وەکو ئەوەی کە عمل کردی ئەو کەسە زەعیفەوێتەوە و هەروەها بەهۆی ئەو بێخەویەوە ئێنەرژی یا وزەی ئەو کەسە دێتە خوارە و دابەزێت کە هەروە وتمان ماندوویەتی یا ئەوەی کە هەستەکات کە تااقەتی ئەنجامی بازی لە کارەکانی نییە و هەروەها ئەتوانێت بازێ لە ئازارەکان وەکو سەرێشە یا ناڕەحەتی میعدەش بۆ ئەو کەسە پێک بێنێت یا ئەوەی کە ئەتوانێت لە درێژ هاوێنە ئەو کەسە تووشی ئسترابی دڵە ڕاوکێ بکە یا بەرەو خەمۆکی بوات. بەڵام خۆشبەختانە بێخەوی یەکی لەو شتانەسە کە دەرمانی هەیە یعنی کەسێک کە تووشی بێخەوی بێت دەرمانی کە معموڵەن بە شێوەی قورسە ئەو داروگەرەسە ئەو دەرمانەسە مەسرەفەکرێت ئەوە جێگەی خۆشبەختیە کە بێخەوی دەرمانی هەیە. بەڵام ئەوەی کە هۆکارەکانی چین واخەم بۆ هۆکارەکانی هۆکارگەرێکی زۆریان دیاری کردووە بەڵام سێ هۆکاری ئەسڵی و سەرەکیان بۆ ئەوە دیاری کردووە کە ئەو هۆکارانە وەکو ئەوەی کە ئەو سێ هۆکارە یەکێکی ئەوەسەکە و کەسە یەکی ئەوەی کە مستعدە یان ئێستعدادی هەیە، دووەمی تحریک پەزیریە، سێوەمیشی درێژ کێشانە یا تەداوم و درێژە کێشانی ئەو حاڵەت گەرەسە کە ئەگەر بە کورتی لەسەر هەر کام لەمانە قسە بکەین ئەوەی کە ئەڵێ استعدادە یا مستعدە دیارە بازێک کەسان هەیەن کە شاید لە توول عمریشیانە تووشی نەبن بەڵام زۆر کەسیش هەیە کە تووشی ئەو بێخەویە ئەوێت ئەوەی کە بە ئاعساب سمپاتیک ڕەبتی هەیە ئشارە کردێت کە بە ئاعسابی سمپاتیک یا بە ئەو قسمەتێ لە کاسەی مەغزم مەغزە کە فرۆنتاڵی پێڵن بەوە
ڕەبتی هەیە معموڵەن ئەڵێن ئەوانە ئینسانگەرێکی کە جەنگ و گریزن، جەنگ و گریزیانێ ئەوەی کە ئەم ئینسانگەرە هەست بە وەزیفەکەن، ئەو هەستە کە هەیەە ناوڕۆژە بە فەرز کە ئەبێ کارێک بە دقت بە هوشیارێکی کامل ئەنجام بدەن، ئەمانە ئەو ئەحساس وەزیفەیەشیان حتا لە شەوە هەیە بە ئەحساسەوە بە دقتەوە ئەو کارانەی خۆیانەکەن. هەروەها لە ئینگلیسیشە ئیسلاحێکیان هەیە ئەڵێت ماندوو بەڵام سیمی، دیارە لای خۆمان ئیسلاحێکی وان نییە ئەوەی کە ئەم ئیسلاحیانە بۆ ئەم تیپە لە ئینسانگەرە داناوە، مەبەستیان ئەوەیە باوجودی ئەوەی کە زۆر ماندوون، بەڵام ئەو هەستیشیانە زۆر ناسکە شەوانە کە ئەڕۆنە ناوجێگە هێشتا زەینیان مەشغوڵە و ئەو ئەحساسی وەزیفە یا ئەوەی کە کارەکە ئەوە ئەتوانێت دانێت لە هۆکارەکانیان بێت. دیارە هەر ئەوەی کە ئەڵێن ئستعداد بۆ ئەوەی شەکە ئەڵێن ئەوانەی کە تووشی ئسترسیا دڵڕا و کێگەرێکی درێژ خاوێن بێت ئەتوانێت زمینە بۆ بێخەویان فراهەم کات و هەر لەو ئستعدادیشە ئاماڵگەرە ژنەتیک خانەوادەگی لەوەی کە ئایا موردێکی وا مشابه لە ناو بنەماڵەکانە هەیە بەوەی ئشارە کراوە. بۆ تحریک یا تحریک پەزیریش ئەوەیە کە ئەو محرکگەرەی کە هەن ئەتوانێت لەسەر خەو تەئسیر دانێت و ئەو کەسە تووشی بێخەوی بکات، وەکو کافئین کە لە ناو چایە قاوە هەیە، هەروەها سگار کێشانن، یا ئەوەی کە تلویزیۆن تواشاکردن، ئەوەی کە ڕوتینی کە تواشای تلویزیۆن بم تا خەوم لێ کەوێت. جیا لەوانیشە کەسانێکە نەوبەتکاریان هەیە یانی شیفتەکانیان شیفتگەرێکی سابت نییە، ئەچرخێتەوە لە 24 ساعتە، ئەتوانێت هەم شەو بێت هەم بەیانی بێت هەم ئێواران بێ بەهۆی ئەوەی کە ئەو ساعتگر کاریان ئەگۆڕگێ ئەو ماندوویەتیە ئەگۆڕگێت ماندوویەتیەکە دیارە دوای کارماندوویەتی دێتە پێشە و یەکێ لەو عامڵانەی کە ئەوێتە ئەوەی کە ئینسان زوو بڕواتە خەو بۆ نووسن بڕوا ئەوەیە کە ماندوویەتی ڕۆژانەیە لەو کەسانێک کە شیفتەکانیان ئەچرخێتەوە ئەوان تووشی ئەتانێت تووشی بێخەوی بن، یا ئەوانەی کە شیری ئەو دایکانەی کە شیران بە منداڵەکانیان یانێت مناڵەکانیان تەغزیەیەکی شەوانەکەن، یا ئسترسگەرێکە لە ژیانە بۆ کەسانە وارە دەبێت. ئەو ئسترسگەرە ئەتوانێت وەکو مشکڵاتی ماڵی بێت، وەکو لە دەستان یا مەرگی خۆشەویستێ بێ، یان لە دەستان یا مەرگی عازیزان بێت، ئەتوانێت بازێت لە مەسایلتر وەک تەلاق یا مشکڵاتێکی تر گەورەکە لە ناو ژیانی ئینسانەکانە تێتە پێش. ئەوات لەو دەسەی کە ئەڵێن کە لە هۆکارەکان ئەگەر یەکێکی تحریکە ئەوەیە کە ئەمان ئەتوانێت محرک بێت بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی بێخەویکە. دیارە بەهۆی ئەوەی کە ئەو محرکگەرە تا چە ئەنازێک ئایا قەت بکردن دوای ئەوە خەو هەڵەگەڕێتەوە بە شێوەی عادی، ئەوە بێ ئەو ئینسانە بۆ دواتری خۆیکە. بەڵام بۆ ئاخرین موردی کە درێژە پێدانە یا تەداومە، ئەوەسە کە وایان وتووە کە بە فەرز کەسێک پێویستی هەیە کە 8 ساعت لە 24 ساعتە بخەوێت، بەڵام خۆی ئەزانێت کە ئەو کەسە 2 ساعت درێژایەکیشە تا خەوی پێ بکەوێت، ئەوەی ڕیتمی خۆی ئەشێنێت، یانی 2 ساعت زووتر ئەڕوا بۆ خەو ئەو ماوە درێژترە بێتەوە و ئەو بێخەویە هەروە ئیدامە پێیاکات و درێژتر ئەبێت. دیارە ئەبێ ئەوە نییە کە لە پێشەویشە وەختێکی بەربڵاوی بێت، دیارە ساعاتێک خۆخی دیارریەکات کە ئەبێ هەڵسێت هەرچی ئەو ماوە کورتترە بێتەوە، ئەو یان ئەو شتە ئەو خەوە کورتترە بێتەوە، یعنی زمانێک کە ئەو کەست سەرفیەکە لە ناوجیەکە تا بڕواتە خەو درێژترە بێتەوە. ئەوە ئەو تەداومە بەوە ئەڵێن
هەر بۆ دەلیلە ئەو کەسانە ناو ڕۆژە ماندوون چۆن تووشی بێخەوی بووبن وەختی ماندوون احتیماڵی هەیە ئەگەر کارەکەی خۆیان کەمەوەکەن و سعات کاریەکەیان کەمەوەکەن و فعالیەتی بەدەنی کاتێک کەمەوە بووە و لەش ماندوونیە هەروواکە وتم ماندوویەتی لەش بە شوێن کارە یەکی لەو کارگەرزەکە ئەو ئینسانگەرە ئەتوانن زوو بخەون بڕونەخە و کاتێ ئەوە نەبوو یانی ماندوویەتی لەش نەبوو ئەو مشکڵە هەر بەردەوامە و ئیدامە هەیە بۆ تەشخیصدانیشی کە کەسێ تووشی بێخەویە واقعا تەشخیصی ئەوەیە کە تاریخچەیەکی دقیق شەرح حاڵێکی دقیق لەو کەسە بگرن ساعات جەدوەلێکی بۆ دابنن ساعاتەکانی بۆ دابنن ڕۆژەکان چەند ساعات خەوتووە چەند ساعات درێژەی کێشاکە ئەوە بە شێوەی ئەو کەسەکە تحت دەرمان قەرارەگرێت و ئەو جەدوەلەی کە دایەنن بۆی دیارە ئازمایشگەرێکی تریشی هەیە وەکو پۆلیسۆمنوگرام یا ئەوەی کە بازی حاڵەتگەر ئەوە وتمان ئاپنە یا قەتئین تەنەفوس ناوخەوە ئەبێ ئەوانیشە ڕەدەو کرێتە تەشخیص بدرگێکە ئەو کەسە تووشی بێخەوی بووگە بەڵام دەرمانەکانیشی دەرمانی چییە دەرمانی من لە ناو پێشتر وتم کە خۆشبەختانە دەرمانی هەیە دەوای هەیە ئەو دەواگەرە ئەتوانێت بە نسخە بێت ئەتانێت دەواگەرێکیش بێ وەک ملاتۆنینۆمانە کە نسخەی گەرەک نییە بەڵام جیا لە دەرمان ڕەفعی ئەو محەڕەتگەرەسە کە ئەتوانێت کەسەکە تحریک کات و ئەو تحریکە بێتە عامڵێکە ئەو کەسە نەخەوێت کەم خەو بێت یا تووشی بێخەوی بێت دیارە بازی لەو محەڕەتگەرە خۆی ڕەفعەوێت بۆ وێنە بێخەوی کە یەک نەفەر پێش ئیمتحاندان لە مەدرسە هەیەتی دوایە ئیمتحانەکەیدا بۆ ڕۆژی دواتری ئەو بێخەویە ڕەفعەوێت یا ئەوەی کە کەسێک ئەزانێت کافئین کە لەناو چای یا قاوە هەیە ئەوە لە ئێوارانە بەکاری نێنێت و ئیسفادەی لێ نەکات یاک مۆبایلێکە ئەمڕۆ لە دەست هەموو کەسێکە هەیە ئەو مۆبایلە بەهۆی ئەو نورەکە هەیەی ئەتوانێت تەخیر و خلل لە ناو خەوە یانێت ئەوەی بە خەوشونەکە خاتە دواوە ئەوانە دەوری خۆی بینێت دیارە کەسانێکیش کە تووشی بێخەوی مزمن ئەوەن یانێت درێژخایەنەوەن ئەبێت سەردانی ڕەوان پزیشکن و ئەو یا کەسێکە نۆرۆلۆژیست پێ ئەوان ئەتوانن بە ڕەفتار دەرمانی بەرنامە ڕەفتار دەرمانیکی شناختی بۆدانن یانی ئەوەی کە بە فەرز بوو وێنە پێڵێن لە تاو جێگە بۆ تەکرێت ناوڕۆژە سەرخەو مەشکێنم یا ئەگەر شیفت کاریەکان و مسافرەتەکانی سەفەرکردنەکانی بەهۆی کار یا هەر کارێکی تر بێت ئەوانیان مەسرەفی ئەو محەڕکەرە هەروەوتم کە دەواکانیشی ئەتوانێت بازی لە دەرمانگەری دەرمانێکی فرەوەسیعی داروی هەیە خانەوادەکانیان جیاجیان بەڵام هەیەی کە ئەتوانێت ئەو دەرمانگەریشە دەرمانگەرێکی بێنسخە بێت یەکێک لەو عوامڵە کە ئەتوانێت کەس تووش بێخەویگە ئەرە کەوتم کافئین کە هەناو قاوە بۆ وێنە کەسێک کرد ناو ڕۆژە ێژێ بە وزە بگرم ئەنرژی بگرم بڕم بۆ سەرکاو لەسەر کارە ئەنرژیم بێت یا خەسەیم دەرچێت ماندوویەتیم دەرچێت ئەوەیە کە کافئین کە ناو چای یا قاوە هەیە بەکاری لێنە یا لە ناو شکلاتەکانە ئەوە بێ مەحدودەوە بکرێتەوە یەکی تریش لەو مەوادە کە کافئینی هاتیە چایە دیارە چای مەبەستمان چای ڕەشە ئەو چای ڕەشە سەکە خۆین چای سەوز لەو چای ڕەشە تقریبەن ئەگەر ئیسکان یا پەرداخێکی چکۆلە فنجانێکی لە نەزەرە بگرین تقریبا 74 میلیگرم کافئینیاتە یعنی فنجانێکی چای 3/4 قاوەی کافئینی هەیە یا تامیر 2/3 قاوەکە کافئینی هەیە ئەوە جیاوازییان نییە لەگەڵ قاوەکە قاوە بەهێزترە چایش هەر ئەو دەورە بینێت ئەوەیە کە ئەڵێن ئەو کەسانە ئەبێ 2 تا 3 ساعت پێش خەو
ئەو موادێک کە کافینی هاتیە وەک چای و قاوە نەخۆن سگار نەکێشن قەدەقەی 2 ساعت پێش نووسن یا شیرینی و کەیک بە تایبەت بە شەوە مەصرف نەکرێت و هەروەها نانی سپی یا نان ئارد نان گەنم ئەویش ئەتوانێت قەنی خۆین بواتە سەرەوە کە ئەتوانێت ئەویش دەور ببینێت لە بێخەویە هەروەها لە شەوە خواردن ئەو خواردنانەی کە سوورە و کراون یا گۆشتی سوور بە تایبەت ئەتوانێت ئەو کەسانە تووشی بێخەوی بکە یا کەم خەویە حتا ئەوەی کە زمانی کە ئەڕوونە خەو دیارە خەویش مەراحلێکی هەیە تا خەوێکی سەنگین تا ئەڕۆنە ئەو خەوە ئەوە درێژکەشێ دیارە نەزاراتێکی تریش هەیە وەک ئەوەی کە ئەو غەزاگەر حازری وە فەستفودی پێژن ئەوانە دەورە بینێت بازێ لە گیاگەریش وەکو تەماتە بانجان بیبەر ئەوان ئەمە لەسەری 100% نین کە مەوادێکی هاتی ئەسلونینی پێڵێن کە ئەو مەوادە دیارە تا زمانێکە گیاز بۆ شەوانە تەرەش ئەو گیا بەخاتر محافزت لە خۆی و بەخاترەوە جانەوەرەکانتر نەیخۆن ئەوە کە ناو مێوەکە ئەمێنێتەوەی تەماتە بێ بانجان یا بیبار بێت ئەوانە بەڵام 100% نیە ئەڵێن دەور و نەخشی هەیە لەسەر ئەوەی کە ئەو کەسە تووشی بێخەوی یا کەم خەوی بکە. خۆشەویستان بۆ ئاخرین بەشی بەحسەکەمان شارەمان کرد کە لەسەر ئەو عوامڵێک کە ئیسە 8 عامڵ ئەسڵی بۆ سڵامەتی دڵ دائەنن یەکێکی لەوانە BMI بوو BMI بوو کە ئەو وەکو ئەگەر تەرجمەیەکی کەینەوە یعنی میزانێکە کە لەش کێشی لەش لە حاڵەتێکی متعادڵە بێت لە حاڵەتێکی نۆرماڵە بێت ئەوە ئەگەر هاوڕێ هاوکارم وێنەی ژمارە 6مان بۆ بڵاو کاتەوە پێشتر ئەم مەقیاسە دووە لەسەر دوو عامڵ ئەنازەگیریەکردگە یەکێکی کێش یا وەزنی ئەو کەسەسە دوومیشی بەرزی باڵایە پێشتر ئەو جەدوەل بەنی بوو ئەو جەدوەلە کایسە ئێوە ئەیبینن بە فەرز کەسێک ئەگەر باڵای 150 سانتیمتر بێت کێشی ئەبێت چەندێک کە لە حاڵەتێکی نۆرماڵە بێت ئەگەر چەندی زیایی بێت ئەو کەسایەتر بەرەو نەخۆشی ئەڕوات احتمالی نەخۆش کەوتنی زۆرە نەخۆش بەستەوەسەکە خەتەراتی وەکو خەتەراتی دڵ سەکتەی مێشک ئەوانە تا چه حدێکە ئەگەر فرەفرە لە سەرەوە بێتە ئەو حاڵەتە ئیتر خەتەرەکە جددیە ئەوە زمانێک بوو کە ئابۆ شێوە ئەنازیگیریانە کرد بەڵام لە وێنەی ژمارە حوتە ئەگەر سەرنج بدەین ئەمڕۆتر هەموو کەس زۆربەی کەسەکان تەلەفۆنگەرێکی هوشمەند ها بەدەستیانە و لە هەر وڵاتێکە ئەو مقیاسە ئەو میزانە هەیە یانێ ئەتوانن هەر لەسەر گوشی تەلەفۆنەکە بڕۆن لەو شوێنە بگەڕن بە شوۆنیە یا بنووسن BMI یا ئەوەی کە بنووسن شاخص میزان تعاڵ هەر وڵاتی بۆ خۆی هەیەی بۆ ئێران من کە سێرم کرد 1-2 سیستمی هەیە ئەم سیستمە کە ئایسە ئێوە ئەیبینن ئەگەر هاتە سەر سەفحەکە هەر ئەو سەفحەسە کە وەزنەکان و قیمت دراوەکان و ئەوانە کولن سایتێکە بەناو کیتسێت ئەگەر بە فارسیش بینووسن ئەیتێرێت ئەو تقریبا ئەمە بینولمەلەلی ئەنازێگرگە دیارە چەند سایتێکی تریش کە من سەرنجمدا بوو بەڵام شتێکی وا نەبوو بینولمەلەلی نەبوو بە فەرز کەسێکە 175 سانتیمتر باڵایە یەکەکەی لا بووە ئەبێ 75 بێت ئابوو میزانە ئەنازێگردو بەڵام ئەم کیتسێتە تقریبا توانی شتەکە بینولمەلەلیە یعنی ئەگەر کێشی لەش
و هەروەها باڵاکەی پێ بدەی ئەو خۆی ئۆتۆماتیکە حسابیەکەوت پێت ئەڵێ بە فەرز 25 کیلو تۆ زیایە وەزن هەست حاڵەتەکەیشی ئەڵێ پێت کە هایتە معرض چە خەتەرگەرێکە چە نەخۆشینگەرێکە شاید بڵێت لە بازی وڵاتگەرەوە هەیە چە دەستور عمڵێکیشە بۆ دانێ دیارە بۆ وێنە ئەڵێ 25 کیلو ئەم ئەنازیگیری قدرت ئەوەی نیە ئەو 25 کیلووە چەندێکی چۆریە چەندێکی ماهیچەست دیارە هەرچێ کەسانێکە بە ساڵا چوون ئەوانتر ماهیچیان نامێنێ ماسوولکەکان نامێنن ئەو زیاییەکە هەیە لە لەشیانە کولن چۆریە بەڵام بۆ کەسێکە تەمەنی گەنجترە ها لە خواردترە و ئەڵێت بۆ وێنە 20 کیلو زیاد وەزن هەیە ئەو کەس ئەگەر دەستکە بە فعالیەتی بەدەنی دیارە چۆریەکەی ئەسووتێنێت نە ئەوەی کە ماهیچەکە بسووتێنێت ئەوە یەکێک لەو معیارگەرەسە کە من لە ئەوڵ بەرنامەکە وتم حتمما لە ئاخر بەرنامەکە ئشارەی پێ بکەین بە ڕاحەتی هەر کەسێکە ئەگەر کێشی خۆی بزانێت و میزان باڵای خۆی بزانێت ئەتوانێت هەر لەسەر تەلەفۆنەکەی لەسەر گوگڵ سرچی کات ئەو ئەنازە و میزانە وارد کات و میزان ڕیسک پەزیری ئەوەی کە بەرەو نەخۆشیگەری دڵ وەکو سەکتەی دڵ یا سەکتەی مەغزی بڕوات تاچە ئەنازەیەکە ئەوە بۆ کەسە نیشانەدا بەڕێزان لێرە هاتی کۆتایی بەرنامەکەی ئەم هەفتەیشمان لێرەوە لەلایەن خۆم و باقی هاوکارانم تا هەفتەی داهاتوو ژیانێکی پڕ لە تەندروستی و سڵامەتی بۆ هەموو لایەکتان بۆ بە ئاواتە خوازی